تەبریدەکەەوە ساردەکەێتی بۆ گەرمێکەش گەرمی تێدانە ئەو جازستانانیش لەو کلێنە ڕەهەمووی ڕ بەف قەناتێکە بەفرباریوە ئاوا وەک لە دەرێوی هاتە تەژووری بەفرەکە ئەو جا بڵین شەوانە بڵین ئەگەر لە کاتی داوامدا دەبێت دایپۆشین لەنا هەموو کوشتانە هیچ نامێنێ هەموو تەڕ دەبێت ینی بەکەڵەکەوەی نا لەسەر دانیشی خایسیەناوە خایسە هەموو کلێنە بڵین هیچ وە خۆی نەماوە ئەو زار بۆ مەسلەی شەکەش بڵێن دەچینە هەر سەر ئیشێشی دەبینەوە فێنچکەینەوە لە دەچینە سەری شەکەی دەوێت فێنچکەینەوە چونگا بڵین ئەو مەچینەی ئەو تەحملەی نەماوە ئێستا بڵێن بەخۆی یە کاسکێت ئەمە دوو کاسکێتمان بۆدانا بۆی گەرم نەکات کە چیار گەرمیژەکە ئێستاش قەناتێ بێت چوومە تاڵ شوەیەکرەکە لەسەر داعیمی ڕاوەستاوە ئاوی پێدا کردووە بەڕاتەرەکەی هەتا گەیشتونە شوێنی مەبەست هەرەوەڵا دەبەت جلیکانەی پێ بۆ ئاوی پێدا کردووە سادی کردوێتەوە بەڕێگاوە زۆر بە کورتی داواکاریتان چیەوە داواکاری چیە داواکاریمان ئەوەیە چون چەند جار وعدیان پێداین بۆمان گۆڕن هیچ شیان دیارنە تا ئێستا هیچ دیار نەبووە ناوەڵا ئەگە بێت و بۆتان بگۆڕن ئەو ئۆتۆمبیلە دەکەن بە مۆنومنتی شار ئامادەین